ناتەنیاهۆ بۆ شاردنەوەی شکست و دابەشبوونە ناوەخۆییەکان شەڕی هەڵگیرساندەوە. دوورخستنەوەی حەماس لە غەزا بۆتە ئامانجی هاوبەشی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی. لە بەرەبەیانی ئەمڕۆ لە کاتێکدا هاوڵاتیانی غەزا خەریکی ئامادەکاری بۆ پارشێو بوون، سوپای ئیسرائیل هێرشێکی ئاسمانی لە ناکاو چڕی بۆ سەرکەرتەکە ئەنجامدا کە بووە هۆی گیان لەدەستدانی زیاتر لە 400 کەس کە لە نێوانیاندا سەرۆکی حکوومەت و چەندین سەرکردەی حەماس هەبوون. هێرشەکە بەهۆی هەرەسهێنانی ڕێکەوتنی ئازادکردنی دیلەکان ڕووی داوە. هەرزوو لە ناوخۆی ئیسرائیل ڕەخنەی تون ئاراستەی حکوومەتی ئەو وڵاتە کرا. ئۆپۆزیسیۆن دەستپێکردنەوەی شەڕی بۆ شکستی ناتەنیاهۆ لە ناوخۆ گەڕاندەوە کە ماوەیەکە حکوومەتەکەی پێیدا تێدەپەڕێت. پاشیان گەیاندووە بەو هەنگاوە گیانی بارمتەکان دەخاتە مەترسی. بەپێی زانیاریەکانیش لە هێرشەکە بارمتەیەک کوژراوە و 2 کەسی دیکەش بریندار بوونە. ناتانیاهۆ ئەم هێرشانەی بۆ ئەوە گەڕاندەوە حەماس ڕەتی کردوتەوە زیندانیەکانی دیکە ئازاد بکات بەبێ ئەوەی لایەنی ئیسرائیلەکە هەنگاوی زیاتر بنێت. بەپێی بەدواداچوونەکان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی بە هاوبەشی ئەمریکا دەیانەوێ حەماس لە حکومڕانی کەرتەکە نەهێڵن بەهۆی نەچوونە ژێرباری حەماس بۆ ئەو داواکاریە دووبارە هەوڵی تێکدانی ڕێکەوتنەکە دەدرێت. ئیسرائیل هاوشێوەی تورکیا لە مامەڵەکردن لە گەریلا پابەندی هیچ بەڵێنێک نابێت. هەردوێنێ تورکیاش لە کۆبانێ کۆمەڵگوژیەکی ئەنجامدا کە بەهۆیەوە 9 کەس لێک بنەماڵە گیانیان لەدەستدا.